سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 283 سێزدەی 12 لەگەڵتانم تەنیا سەنەفتەیەکمان ما بۆ کۆتایی ساڵ گەیم ئەوەردز خەڵاتەکان دابەشکریان تۆنێک یاری ناوازە ڕاقی ئاشکراکران لەوانەیە ئەو یاریە نەبێت کە چاوەڕێ دەکەم بەڵام لەوەی ئەکید من یاری زۆر گەورە و ناوازە ئاشکراکریان و بەڕێوەیە بۆ ساڵی داهات و بۆ 2 ساڵی دیکە بەڕاستی شوێکی زۆر خۆش بوو. من لە شاری سلێمانی بووم لۆیش تۆزە تاخیرتر ڤیددیوەکە بڵاو دەکەمەوە تازە گەڕاومەتەوە هەولێر بەڵام دەمەوێت ئەم بەرنامەیە تایبەت بێ بە گەیم ئەوەردز و ئەو یاریانەی ئاشکراکران مانایان چییە کەی بڵاو دەکرێنەوە چۆن نین هەمیان باز دەکەم. سەرەتاش با نرخی یاریەکان بەڵام بە ئەپدیتێکی نوێ لەمە دووە گەیم ماستەرز سپۆنسەری بەرنامەی سفر یەکژیری دەکەن و ئەوان شتێکی زۆر جیاوازیان کردووە کە لە کوردستان نمونەی نییە. نمونە لەمە دووە لە زیاتی ئەوەی لە ڕێگەی تەلەگرام فەیسبووک یاخود ئینستگرام چات بکەی و ئۆفەرەکان بینی کە ئەمانەشیان هەر هەیە و لینکەکانشان لە دیسکریپشن هەر دادنێم گەر یاریەک لەم وێبسایتە نەبوو لای ئەوان هەردەست دەکەی بەڵام وێبسایتێکی زۆر ڕاقی پرۆفشناڵیان دانایە و بە ئاسانی نرخی یاریەکان دەبینی لە هەر شوێنێک. نمونە هیتمان وۆڵد ئۆف ئەساسینەیشن بە 18,000 دینارە ئەمانە پێی دەوترێت فلاش دیل واتە ئۆفەری خێرانە ئەوەندە ڕۆژە لە بەردەستە بەم نرخانە دەتوانی شت بکڕین. وێبسایتەکەشیان بەناوی gamemasters.store یاخود زمانەکەش دەتوانی بگۆڕی کوردیان هەیە عەرەبیان هەیە ئینگلیزیان هەیە. نمونە ئەمە کردمە کوردی بە هەموو زمانەکان بەردەستە و لەسەرەوەش فرۆژگات هەیە ئێکسبۆکس هەیە ئەمە هەموو ئۆفەرەکانی ئێکسبۆکس لە خۆ دەگرێت بە تایبەتیش جگەلەوەی کردن خیاریەکان سەر ئێکسبۆکس پێت دەڵێ بەم شێوازەیە و ئۆفەرە و ئۆفەر نییە خۆتە بە شێوێکی ئاسایی واریارێک وەکوتم تێدا نەبوو پەیوەندیان پێوە بکەن لە ڕێگەی لینکەکانەوە لە دیسکریپشن دایدنێ دەتوانی بێتە سەر نمونە گەیم پاس جا لە مۆبایل دەکەیتەوە لە پیسی دەکەیتەوە لە شوێنە ئاساییە ئەمە گەیم پاسە نمونە ئۆڵتیمەتی 2 مانگ تەنیا 17,000 ئۆڵتیمەتی 1 مانگ تەنیا 5,000 دینار دێ سەر پلەیستەیشن ئەمە هەموو ئۆفەرەکانی پلەیستەیشن لێکوانەیە نمونە مەسەلەن هەر یاریەکەت دەوێت دەڵێ ئەمە نرخەکەیتی و زۆر بە ئاسانی دەیخیتە ناو باسکەکە و لە باسکەکە لە فرۆژگایەکە دەتوانی بە ئاسانی بیان کرد لە ڕێگەی فاستپێ فایبیە هەر شتێکە زۆر بە ئاسانی و زۆر پرۆفشناڵە و زۆر جوانە و تەنانەت گیفت کاردیش دەفرۆشن. یعنی شتێکە لە مێژە دەمویست کەسێک بیکە بۆ ئەو ئیشەکەی ئێوەش ئاسان بۆ کەسانی کە دەیانەوێ. نمونە دێسە پلەیستەیشن پڵاس ئەمە هەموو پڵەسەکانە بەم شێوازە دەتوانی نرخەکەی دەبینی و دەتوانین ڕاستە خۆش بیکڕین. جا دێسەر کۆمپیوتەر ئەمەش بەشی کۆمپیوتەرەکەی تیان لێرە هەم یاریەکانمان هەیە تەنانەت بەشی ستیمیشیان جیا کردەوە من تەنیا یاریەکان لە ستیم کە خەڵک زۆربەی لە ستیم شتەکان دەکڕێ نرخەکانی تێدایە. لێرەش هەژماریشان هەیە ئەو ئەکاونتانەی کە ئامادەن نمونە گەیم پاسیان هەیە یاریان هەیە لەسەر ئەکاونت ئامادەیە کارتی دیاریشان هەیە نمونە مەسن گیفت کاردەکانە ئەوانەی با لە ڕێگەی گیفت کاردەوە لە خۆیان شت دەکڕن نمونە لە بۆ پلەیستەیشنە ئێکسبۆکسە مۆبایلە تەنانەت دەتوانی دوگمەی پشتیوانیشان هەیە دەتوانین سەپۆرتیشیان بکەی لەم پرۆژەیە بەڵام پرۆژەی زۆر ناوازەیە لەلایەن گەیم ماستەرز ئەنجام درایە و ئاگداری ئێرەش بن ڕۆژانە شتە نوێیەکان لێکوانە دایدەنێن تاوەکو ئەپدیتنەوە ڕۆژانە توانین جارێک سەردانی بکەیت بزانین شتەکان کۆکوونیە ئاخیر ئەپدیتەکان چۆن نییە زۆر بە ئاسانی دەتوانی بکڕی وە 100 جێگەی سیقەنە بەشێوی زۆر پرۆفشناڵە کە دەست خۆشی لە گەیم ماستەرز دەکەم وەروە کاری منیش ئاسان دەبێت کە من هەفتانە بڕگەی نرخەکانتان پێ ئاشکرا بکەم پێتان دەڵێم چ نرخێکی و چ نرخێک نییە و یاریەکان سەریان چۆن نییە لە بۆ ئێوەی خۆشەویستیش پێما بێ زۆر ئیشەکەتان بۆ ئاسانتر دەبێت و زۆر بە ئاسانی دەتوانن شتەکان بدۆزنەوە نەک مەسەلەن برێ فرتفێڵمانێ دەکەن یاخود ڕۆژەی نرخەکە ئەمە نرخەکانە ئەمە شتەکانە و تازەش دایان ناوە بێکمان هێشتا کاریان ماوە زیاتر باشتر و پرۆفشناڵتری بکەن بەڵام دەستخۆشیان لێ دەکەم لە گەیم ماستەرز بۆ ئەنجامدانی ئەو کارە و ئێوەی خۆشەویستیش ئینشاءڵڵا سوودی لێ وەردەگرن. وەروە کوپۆنێکی تایبەتیشیان بۆ من دروست کردو بە ناوی سفر یەکژیری کە داشکانێکی تایبەتی لەسەر بەو کەسانی لە ڕێگەی مەسەڵەن یاریەک دەکڕی بنووسە سفر یەکژیری لە کوپۆنەکە ئیدی داشکانێکی دیکەش وەردەگری لەگەڵەوەی کە خۆی داشکانە واتە هێشتا ئیسفادە دەکەم بۆیە سفر یەکژیری بەکاربێنن. سوپاس بۆ گەیم ماستەرز بۆ سپۆنسەریکردنی بەرنامەی سفر یەکژیری.
اوكي ڕاستەخۆ بێ مەسە گەیمەوەرس وەکوتمە ماڵقەیە تایبەت بە گەیمەوەرس دەبێت یەکجار دوور درێژە وەشتی یەکجار زۆر شتێدا سەرەتا براوەکان بەڕاستی جگەی سوپرایز نەبوو لە هەفتەکان ڕابردوش وتم کەوا Clear Obscure Exhibition 33 کە لە کوردستان زۆر بەناوبانگ نییە بەداخەوە بەڵام زۆر بەناوبانگە لە جیهان و شایانی شتی بەڕاستی لە هەرێکە لە Kingdom Come Deliverance 2 Hollow Knight Silk Song Hades 2 Donkey Kong Bonanza Death Stranding 2 On the Beach لەگەڵ Clear Obscure Expedition 33 توانی Clear Obscure Expedition 33 توانی خەڵاتی یاری ساڵ بباتەوە کە یەکەم دڵخۆشم لە بەرەوەی ستودیۆیەکی جیاوازمان هەیە ستودیۆیەکی فەڕەنسیمان هەیە یاریی فەڕەنسیمان هەیە بەڵام وەکو چیرۆک زۆر ناوازێن ئەوانە زۆربەتان چێشتان هەبی لەگەڵ ستایلی گەیم پڵێکەکەی کە من خۆشم زۆر لەو جۆرە گەیمەرانە نیم کە بە ستایلی نازانم چی پێ دەڵێن ئەوەی لەلایەک ئێستاحالیان لە مێشکم نییە بەڵام کە یاریەکە هەتا تەواویشم کرد شکو گومانێکم لێ هەبوو کە زۆر بەدڵم بەڵام بەدڵم بوو لە کۆتاییدا و فێری بووم زۆر بە ئاسانیش فێری بووم و من بەدڵم بوو بە تایبەتی چیرۆکەکەی دایالۆگەکان کارکتەرەکان تەنان نواندنەکان میوزیکەکان گۆرانیەکان ئاتا نەیکەی نازانی و تا چیرۆکە نەبڕی تی ناگەیم یاریە بۆچی وە بەناوبانگە بۆچی وە تەقیەوە پیرۆزیانبی پێشم وابی لەو یاری باشترمان نەبوو ئەم ساڵ وەکو یاری زەبەلە پێم خۆشە کە یاریەکە هەم ئیندیە یاریی بچووکەوە تا ستودیۆکی گچکە دروستی کردیا بۆتوانی خاڵاتی ساڵش ببە دەربارەی ئارت دایرکشن دەرهێنانی هوەری هەر Clear Obscure Expedition 33 بردی باشترین دیزاینی ئۆدیۆ باتڵفیڵد 6 بردی Best Game Direction باشترین دەرهێنان لە یاریەک هەر Clear Obscure بردی Best Multiplayer وەکو باشترین یاری مالتیپلەیر و ئۆنلاین Arc Raiders بردی Best Narrative باشترین چیرۆک هەر Clear Obscure بردی کە شایانە بە بڕوای من Best Performance باشترین نواندن لە یاریەک هەر Clear Obscure Expedition 33 بردی بۆ خانماکتەر جێنیفەر ئینگلیش کە بەڕاستی نواندنەکەی وەکو یەکێ لە پاڵەوانەکانی چیرۆکەکە زۆر ناوازەیە و عاشقی دەبێ بە خێرایی باشترین میوزیک و سکۆر هەر Clear Obscure بردی کە پێم وایە سەڵسە شایانە باشترین یاری ئەکشن Hades 2 بردی کە من وەکو خۆم پێم وابی Hades 2 نەکردیە بەڵام ئەوەی کە لە ئۆنلاین بینیومە و خۆشم ئەوانەی کە تاقیم کردوەوە ئەمساڵ پێم وانە لە باتڵفیڵد 6 و دووم دەداک بەتایبەتی دووم دەداگەی جێچەکە لە باشترین یاری ئەکشنەکان بەڵام Hades 2 بردی پیرۆزی بی باشترین یاری ئەکشن و سەرکێشی ئەکشن ئەدڤێنچەر Hollow Knight Silk Song بردی کە پێم خۆشە جەماعەتی ئۆنلاین لە کوردستانیش عاشقێکی سەرسەختی یاریانە باشترین یاری خێزانی Donkey Kong Bonanza بردی باشترین یاری فایتینگ شەڕکردن City Fighter Fury City of the Wolves بردی کە پێم سەیر بووم Mortal Kombat ئەوە عەفوەن Virtua Fighter نەیبرد یاخود کۆلێکشن نوێیەکە کۆنیشنە کۆنەکە کە ئەپدیت کراوەتەوە نایانبرد بەس مهم باشترین یاری ئیندیپێندنت واتە یاری بچووک و سەربەخۆ هەر Clear Obscure بردی باشترین یاری مۆبایل یارێکمان هەیە بە ناوی ئوماموس موێ کە نازم ناوەکەش بخینمەوە Pretty Derby ئەم یاریە لەسەر مۆبایل هەیە دیارە بەناوبانگە لە جیهان مناگەداری نیم یاری مۆبایل ناکەم بەڵام پیرۆزی بێت Best Ongoing Game ئەو یارانەی کە بەردەوام ئەپدیت دەکرێنەوە بە تێپەڕبوونی کات No Man's Sky کە جێگە سپرایز نییە یاریە چەندین ساڵە هەر ئەپدیتی بەخۆڕایی بۆ دێ DLC بەخۆڕایی بۆ دێ باشترین یاری RPG هەر Clear Obscure بردی باشترین یاری وەرزش و چێپەڕچێ ماریۆ کارت وۆرڵد بردی لە بۆ نیچندۆی کە نیتندۆ دوو خەڵاتی باشی بردی ئەمساڵ Best Strategy یاخود Sim Game یاری Final Fantasy تاکتیک بردی کە پێم سەیر بوو Civilization 7 و 2 Point Museum نەیانبرد بەس ئۆکەی no problem باشترین یاری VR و AR The Midnight Walk بردی باشترین Best Adaptation ئەتاو یاریانەی کە کراوەتە زنجیرەی تەلەڤیزۆنی یاخود فیلم وەرزی دووەمی Last of Us بردی کە سوپرایز بوون بەرەی وەرزی دووەمی Last of Us زنجیرە تەلەڤیزۆنیەکە بەو شێوازە پێشوازیەکی گەورەی لێ نەکرا چاو بەشیەکەم بە تایبەتیش مثلەن خەڵکێکی زۆر عاشقی فیلمی ئەوەی مسلسەڵی Devil May Cry بوو لە نێتفلیکسی واروا Splinter Cell بە هەمان شێوە بەس Last of Us بردی لەبەر Last of Us زیاد لە حد بەناوبانگە Community Support باشترین پاڵپشتی کۆمەڵگەی گەیمینگەکی خۆیان Baldur's Gate 3 بردی Best Indie Debut یاخود ئەو یاری بچووکەی کە یەکەم جا بڵاوکرایەوە زۆر بە سەریعی بەناوبانگ و Clear Obscure بردی لە Accessibility واتە بەردەستبوونی ماسفاتی یاریەکان نمونە مەسەلەن تێکس گەورە بیگسکەبی باشترین ئەو کەسانی کە خاوەن پێویست تایبەتن بتوان یاریەکان بە باشی ئەنجام بدەن Doom the Dark Ages بردی Games for Impact South of Midnight بردی باشترین یاری eSports Counter Strike 2 بردی eSports Athlete ئەوانە وەرزشوانی eSportینە چۆڤی بردی چۆڤی نای چۆڤیە ئایناسم باشترین تیمی سپۆرتیش تیم Vitality بردی Content Creator of the Year یاخود یوتیوبەرە ئەجای
ستریمەرە هەر کەسێکە بە ناوی most critical بردی most anticipated game ئەو یاری کە زۆر چاوەڕێ دەکرێت 2 ساڵ لەسەر یەک Grand Theft Auto 6 دەیبا یاخود یاری GTA 6 دەیبا Players Voice واتە دەنجی گەیمەران خەڵاتێکمان هەیە تایبەتە بە باشین یاری گەیمەران Wuthering Waves بردیم کە نازانم چییە بۆ ئەو یاری هەر تێدایە بەزمیم بردیم وەرە خەڵاتشمان هەیە بە ناوی Game Changer Awards Girls Make Games بردیم مهم ئەمە خەڵاتەکان بۆ پیرۆزبای لە کلیر ئەپسکێر دەکەن ئەگەر تاو کەسە یاریت نەکردیان ئەمە چاسێکی دیکەی بۆی ئەم ساڵ تاقیکەیتەوە لەبەرەوەی بەلاش خەڵاتی یاری ساڵ نابە بەداخەڵ سۆنی و ئێکسبۆکس ئەم ساڵ هیچ خەڵاتێکیان نەبەر لەگەڵەوەی کە هەردووچیان کاندید بوونیان هەبوو بە تایبەتی پلەیستەیشن بۆ زۆر خەڵات کاندید و بەڵام هیچ یارێکی پلەیستەیشن نا Ghost of Yotei نا Death Stranding 2 خەڵاتیان نەبرد هۆکارەکەشی بێگومان کلیر ئەپسکێر بوو کە زۆر بە سەریعی بەخێرایی تەقیەوە لە جیهان بۆ ساڵەکانی دیکە دەبێت چاوەڕوان بە ئۆکێ بێمە سەر ئەو یارانەی کە لە گەیم ئەوەرز ئاشکراکرێن بەڕاستی یەکجار زۆرە هەوڵ دەدەم زۆربەی باس بکەم بەڵام یەکجار زۆرە من تقریبا 3 ساعات بوو لایڤەکە من چواری شەو بوو لەخەو هەڵسام سەیرم کردەوە تا بەیانێکە کە لە سەفەریش بووم بەشێکم بینی بەشەی خەوم لێکە و بەیانەکە لە خۆڵسام دووبارە سەیرم کردەوە ترۆلەر سەیرم کرد چی هاتووە چی نهاتوە چی ئەوەی کە چاوەڕێمان دەکرد ئەوەی کە من چاوەڕێم نەدەکرد ئەوە بکە کارۆڤار نمایش بکرێت و لافتەکەی ڕابجوتم کە ئەو یاری کە دێ ئەگەر یە گاڵڤار بێ گەر یە گاڵڤار نەمی وا گاڵڤار نەبوو تەنها سۆنی جگە لە ساڕۆز یارێکی دیکەی عرض نەکرد ئەکسبۆکس یارێکی دیکەی نوێی عرض نەکرد لەبەر چی ئەکسبۆکس دەبەرەوەی لە مانجیە خۆی دێڤدایرەکتی هەیە خۆی لەوێ یارەکانی خۆی عرض دەکەن سۆنی جگە لە ساڕۆسی کە بەرواری بڵاوکردنیان باشا کرد یارێکی عرض نەکرد بەڵام ئەو یاری کە ڕکلامێکی گەورەیان بۆ کرد لە چەند هەفتەی ڕابردوو یاریەکەکەوە وتمان نەگاڕڤوارە سەد بری کۆری باڵە گوتی گاڕڤوار نییە وتمان دیابلۆژ نییە لە بەرەوەی جیسنشایوتی دیابلۆ نیە لاوتی ڕابردوو یارێکە ئاشکراکرا ئەویش جەماعەتی بالدورز گیت 3 دروستی دەکەن یاریشی نوێ لە زنجیرەیەکی کۆن بە ناوی دیڤنیتی بەشێکی نوێی دیڤنیتی دروست دەکەن کە من ئاشنای دیڤنیتی نیم وەکو یاری برم کردبم بەڵام دەزانم ئەم یاری هەیە کە یاریشی زۆر بەناوبانگە لەسەر کۆمپیوتەر بەڵام ئەم جارە یاریەکە زەبەلاحی دەکەن و لە هەموو پلاتفۆرمەکان بڵاو دەکرێتەوە پێش پێمان لەسەر پلەیستەیشن بەرز و بەڵام زیات لەسەر کۆمپیوتەر بەناوبانگ بوو لەبەر لە ستایلی بالدورز گیت و جەماعەتی لاریان ئەستودیۆ زۆر بەناوبانگە لەبەرەوەی پار خەڵاتی پێرار پێر نەک پار ئاسۆبۆت بردی پلەیستەیشن بردی بەڵام پێرار خەڵاتی یاری ساڵیان برد بالدورز گیت 3 ئەمە یاریەکەیە گرافیک بزەبت نازانین کو دەبی لە بەرەوەی ئەمە CGI ئەم ترۆلەرێک کە بڵاویان کردەوە بەڕێوەبەری ستودیۆی لایەن گەیم ستودیۆش ڕایانگەیان کە ئەمە دەبێتە گەورەترین یاری تاوەکەستا ئەم ستودیۆ دروستی کردبی کە بالدورز گیت 3 یەک یاریی زۆر زەبەلا سەدان دەتوانین 1000 کاژمێری نا بەسەر بێ لەمە گەورەترین یاریمان دەبێت کە لە مێژێتە واتە ئەو یاریە کە جێف کیلی ڕکلاین بۆ کرد ئەمە یاریەکەیە بەناوی دیڤنیتی بەرواری بڵاوکردنەوەمانە هێشتا نازانین کێ بڵاو دەکردەوە بەڵام ئەوە دەزانینکەوە یاریەک دەبێت فانتەسیە و لەوانەش ستایلەکەی هەبەکو بالدورز گیت 3 لە ڕووی یاریکردنەوە کە هەندێک کەس بەدڵی هەندێک کەس بەدڵی نیە بەتایبەت لە کوردستان هیوادارم گەیمەران زیاتر ئەو یاریانە بکەن چونکە من بالدورز گیت 3 نزیکەی چەند 20 بۆ 30 کاژمێرێک من ناو بەسەر بەرد وەکو ستۆری سەرەکی بەشێکی زۆریم کرد هەرچەند تەواو نەکردیە بەڵام بەشێک زۆریم کرد کە من عاشقی و زۆری یاریان نیمە بەڵام هەوڵمدا لەگەڵ ڕابێم و ڕاهاتم پێشم خۆشە بۆیە من ئێستا بەردەوام باسی یاری جیاواز دەکەم نەکتەنیا برێم گاڕەڤار و GTA ئەو یاریانەش هەن لە جیهان وە گەیمەری ملیۆنیان هەیە هیوادارم ئێوەش بۆ جارێکیش بێت تاقی بکەنەوە وەروە یەکێ لە دڵخوازترین یاریەکانم لە مێژووی یاریکردنم بۆ دەشزان من عاشقی ستاوەرزم ملیۆن جار کە چەناڵ باسم کردیا لەگەڵی گەورە بووم و ئێستاش مولەرزە دەمگری کە مۆسقای ستاوەرزم جێرە دەبی بە ناوی ئەوەی کە فیلمێکی نوێ یان یاریی نوێ دێت یاریی نوێی ستاوەرز یاشکراکرا کە یاریەکە بە ناوی ستاوەرز Fate of the Old Republic کە پێشتر ئەم یاریە Knights of the Old Republic بوو بەڵام ئێستا ناوەکەیان گۆڕیوە بۆ Fate of the Old Republic من پێم وایە ئەمەیە یاریەکەی پێشترە Knights of the Republic کراوەتە Fate of the Old Republic لەبەرەوەی Knights of the Old Republic کێشەی یەکجار گەورەی هەبوو بەڵام ئەمەیان پێدەچێ کێشەی گەورەی نەبێ لەبەرەوەی ستودیۆیەکی دیکە دروستی دەکات و دەرهێنەری Knights of the Old Republic کۆن کلاسیک وەروە Mass Effect ئەم یاریە بەرهەم دێنێ بە ناوی کەیسی هەدسن کە کەیسی هەدسن بەتابەتی Mass Effect دەزان کە زۆر بەناوبانگە ئەم یاری ستاوەرزی زۆر چاوەڕوانم بەڕاستی چکە چیرۆکێکی کۆنی ستاوەرز دەجێڕێتەوە نەک چیرۆکە نوێیەکان وات بەکو جیهانی ستاوەرز باز دەکەم باسی هەزاران ساڵ پێش
مەسەلەن کاراکتەر سەرچەکانی ستار وارز دەکەن لە فیلمەکانیان بینی چاوەڕوانم بەڕاستی بەرواری بڵاوکردنەوەمان نییە بەڵام یاریە بەڕێوەیە و یاریێکی دیکە شاکرێت بۆ ساڵی 2026 هەر لەلایەن جەماعەتی ستار وارزیە کە ئەمەش من لە منداڵی لە پلەی 2 لەگەڵی گەورە بووم ئەویش ڕیسەرەکانی ناو جیهانی ستار وارزە کە ئەگەر کەیف بە ستار وارزی بێت زۆر حەز بۆ زۆریاریان چونکە لێخڕنی ئۆتۆمبیلە بەڵام زیاتی ئۆتۆمبیلی بێگومان بە ڤیکڵەکانی ناو جیهانی ستار وارز پۆد ڕیسەری پێ دەڵێت بەوی یاری دەکەی بە ناوی ستار وارز گەلاکتیک ڕیسەر بڕیار 2026 بڵاو بکرێتەوە لە بۆ پلەیستەیشن 5 PC ئەکسبۆکس سیریاس پێشما بێت سنیتنۆ سویچ دوی بەڵام لە کاتێکی دیکە گرافیک زۆر جوان دیارە بە تایبەتی ئەو هەسارانە نیشانیان دای چکە بەڕاستی ئەگە باس ستار وارز بکەیت باسی هەسارەکان بکەیت هەسارەیەەکە من تاتەوینم بینی لەگەڵ یەک دوو هەسارەی دیکە کە ناوەکانە مەستە حالیان بزەبەت دەبیر نییە بەڵام تاتەوینەکە زۆر جوانەوە هەندێک هەیکەلی گەورەی مەسەلەن لە جیهانی ستار وارزەکە شارەزا بدەن ستار پێیان دەوترێت ستار دیسترۆیەرمان هەیە کە قەبارەی ئەو کەشتیانە زۆر بەلا هەم بەربوونەتەوە و بەناویاندا سیباکەکە دەکەی زۆرم قسەکە لە ستار وارزی باسمە یاریێکی دیکە بەڵام عاشقی ستار وارزیمە هیوادارم دیزنی و لوکاس فیلم بەردەوامە لە دروستکردنی یاری نوێ ستار وارز ئۆکێ بێمە سەر دیابلۆ 4 یاریێکی بەردەوامە واتە بەردەوام ئەپدەیت توشتی لە بۆ دێ DLC نوێی لە بۆ ئاشاکرا بە ناوی دیابلۆ فۆرس لۆرد ئۆف هەیترێت پاشای ڕقوقینە کە ناتوانم بڵێم ئەمە یاریەکەیە دەبێت دایمەن ئەکسپانشنەکان دیڵسەکانی دیابلۆ بەشێکی CGI سەرەتا نیشان دەدرێت بەڵام ئەگە دیابلۆی حەز دەکەی بیکەی وەکو یاریەکانی پێشووی گادوڤاری بێتە پێش چاوت کامێرە تۆزێ لەسەرەوەیە کامێرە ناتوانین بارەزی خۆت بیزۆڵێنی و شەڕکردنەکانی زۆر خۆشە و بەردەوام دەتوانین کارکتەرێکی خۆت بەقۆتر بکەی و جیهانێک و ماپێکی گەورەت هەیە بەردەوام دەسۆڕیتەوە هاکن سلاشە و فول RPG ڕاستەقینەیە ئەم DLC نوێ بڕیارە لە 28 مانگی 4 2026 بڵاو بکرێتەوە لەسەر تای پلتفۆرمەکان ئۆکێ بێمە سەر لارا کرافت توم ڕێیدەری نوێن دوو یاری توم ڕێیدەر ئاشاکرێن نەک یەک یاری یاریەکیان تەواو نوێە بە 2027 بڵاو دەکرێتەوە بە ناوی توم ڕێیدەر کاتەلیست کە دومچایەکی نوێمان هەیە چیرۆکێکی نوێمان هەیە زۆری لەسەر نازانین تەنیا ستایلی ڤیژوەڵیان پیشان داین کە ڤیژوەڵەکەی زۆر جوان دیارە بەڕاستی و پاڵەوانەکە شەدەم ژاردیان پێم وابی جەماعەتی LGBT ئۆشتە قۆڕانی نینە کە زۆر تشکوگومانمان لەیان هەبوو پێم وابی کارێکی باشیان کرد لە نیشاندانەکەی و گەیمەرێکی زۆر دڵخۆش دەمە تایبەتی عاشقانی توم ڕێیدەر کەم یەکم لەنگۆ ئەم یاری 2027 بڵاو دەکرێتەوە بەڵام بە سوپڕایز یاریی دیکەی توم ڕێیدەر ئاشاکرا بەڵام ئەمەیان یاریێکی کۆنە ریمیک کراوەتەوە ئەز ئەوان ناڵێن ریمیک وەکو جەماعەتی رێزدنت و کاپکۆمی دەڵێن ریئەماجند واتە هەمان یاری کلاسیکە بەڵام تۆزێک زۆشتیان گۆڕیوە دەڕووی گرافیکە هەیکەلە هەندێک مەرحەلەیە هێناویانێتە سەردەمی ئێستا و کۆنسۆڵەکانی ئێستا ئەویش یاری لەگەسی ئۆف ئەتلانتیسە یاخود ئەوە ئەتلانتیسە ئەتلانتیس بە ئینگلیزیەکەی ئۆکێ نازدار دیارە زۆر ڕاقی دیارە ئەگە ئەم یاریت کردووە کاتی خۆی لەسەر پلەیستەیشن 1 بوو پێم مابی زۆر ئەستا گرافیک بەڕاستی زۆر جوان کرایە زۆر ڕاقی کرایە تەنانەت لارا کرۆفت شتەکانیشی هەرمایە سیلاع گەورەکانیشی هەرمایە پێم خۆشەکە دەستکاریان نەکردێت لە بەروی گەیمەری زۆر تۆڕە دەبێت گەرزکاری سیلاعەکان بکرێن شتێکی باشیان کردیان ئەم یاری زوو بڵاو دەکرێتەوە دەڵێنێت 2026 بڵاوی دەکەنەوەتە لە ماوەی 2 ساڵ دوو یاری توم ڕێیدەرمان هەیە یەکەیان ریمیکە بۆ ئەوی گەیمەران بێنە ناو جیهانی توم ڕێیدەر لە 2027 توم ڕێیدەری شوێنێمان هەیە بە ناوی کاتەلیست کە ئەو دوو چاوە نوێی لە بۆ توم ڕێیدەری هەڵیان ژاردیا لە ریمیکەکەش بەکاراتوە و لە یاری نوێکەش بەکار دێ ئۆکێ بێمە لە ڕەمەدی دەنگۆیەکان ڕاست بوون و پێشبینێکی منیش ڕاست بوو کە وتم ئەکی دیارێکی نوێی کنترۆل دەبینی لەبەری لە مێژە ڕەمەدی دەڵێ خەریکی یاریی دیکەی کنترۆلین بەڵام ئەمەیان یارێکی جیاوازی کنترۆل لەبەرەوەی تەنیا لەناو باڵەخانەکە نییە بەڵکو هاتوتە دەرەوەی باڵەخانەکەش وەکو چیرۆک جا ڕەمەدی ڕاگەیان یاریەکە بە ناوی کنترۆل رێزدنتە کە زۆری لەسەر نازانین بەڵام دەزانین کەوا ڕاستەوخۆ باسی دوای ڕووداوەکانی کنترۆلی یەک دەکات هەندێک شت دەگۆڕدرێ نمونە کارکتەرێکی نوێمان هەیە بە ناوی دیلن فەیدن کە دەڵێ برای پاڵەوانی بەشی یەکەمە کە جێسی فەیدن بوو لە بەشی یەکەم بە ئافرەتێک یاریمان دەکرد بەڵام ئەمە برایەکەیتی دەستە ناو شاری نیویۆرک یاخود ناوچەی منهاتن گەڕەکی منهاتن لە نیویۆرک لەوێن دەبێت ڕوبەڕووی ئەو زۆر بوونەوەرانی ناو جیهانی کنترۆلت کردبی دەزانین باس دەکەم ئەگەر نەشت کردبی نازانین باس دەکەم بۆیە زۆر خۆم ماندوو ناکەم لەبەرەوەی دەبێت یەک ساعت قسەی سەکەن بەرەوەی کنترۆل چیرۆکەی زۆر ئاڵۆزە تانێکی بەتەواوی تێی ناگەی بەڵام یەکێکە لە یاریە ناوازەکان یعنی کنترۆل
ئەگەرت کردووە سەڵسەشانی بینە بێمەسەر یەکێ لەو یاریانەی کە 100% دەمانزانی 120 میلیۆن جا باسم کردکەوە لیۆن کەنەدی بەپەی دەنگۆیەکان بەپەی دزەپێکردنەکانی لە یاری رێزدنت ڕەکویم هەیە هەردەماوت ئۆکی کاکۆم ئێستا ئاشای دەکەم و چەند ڕۆژێکیش تەنها ڕۆژێکونی پێش ئەو کاتە لیۆن ئاشکرا کرا لە ڕێگەی دزەپێکردنی وێنەیەک بوو لەناو پلەیستەیشن ستۆر بەڵام ئێستا بە فەرمی لیۆن گاردێم کەنەدی بە تەمەنێکی گەورەوە بە مەیلە و قژێکی سپیەوە بەکو پاڵەوان وەکو پلەیبل کارکتەر واتە یاریشی پێ دەکەی لە ناو یاری رێزدنت ڕەکویم بەشدار دەبێ لە دوای چەندین مانگ ئۆکەی لە کۆتاییدا کاپکۆم تعزیبەکە ڕاگرت و دەڵێ بەڵێ لیۆن گاردێم کەنەدی ئێستا حالیان لە یاری رێزدنت نوێیەکە بەشدارە جا هەندێک گەیم پلەیشمان بینی ئەم لیۆنە وەکو شکل زۆر بە لیۆنی مەسەلەن رێزدنت 6 دەچین لەبەی کە بەر لیۆنی رێزدنت 2 ئەوە نەک دوو زۆر گچکەی لەوێ ڕووکیە بەڵام بە لیۆن رێزدنت 4 بچین بە 6 دەچی زیاتر و تۆزێ پیرە لەبەرەوەی تەوانسیۆرەکە باسی 56 ساڵ دوای ڕووداوەکان دەکات تۆزێ پیرە ئەزموندارە ئەکید بە لەوەی حیوارەکانی کورتن بەقوەتن ڕاقینە بە دوو کارکتەر یاری دەکەین هەم کچەکەمان هەیە لەگەڵ گرەیسمان هەیە و هەم لیۆن گاردێم کەنەدیشمان هەیە کە زۆر دڵخۆشم زۆر یاریەکە زۆریش نما بڵاو بکرێت تەنیا دوومان ماوە 27 2026 لەسەر سویچ 2 پلەیستەیشن 5 ئێکسبۆکس سیریەس و PC بڵاو دەکرێتەوە و جیهانی گەیم بەخۆ خەریک دەکات 100%. ئێستا یاری هەر کاپکۆم بەرواری بڵاوکردنەوە یاری پراگمارای ئاشکرا کرد و ئێستا دەزانین یاریەکە کەی بڵاو دەکرێتەوە و ترێلەرێکی نوێشمان هەیە کاپکۆم ڕناوەستی بەڕاستی لە مانجی 2 یاری رێزدنت بڵاو دەکاتەوە لە مانجی 4 24 2026 یاری پراگمارە بڵاو دەکاتەوە ئەو یاریێکەوە چەندین ساڵ بێدەنگ بوون بەڵام لە کۆتاییدەکە قسەیان کرد زۆر بەسەری قسەیان کرد و دیمەن گەیم ئێستا بەروای بڵاوکردنەوەمان هەیە کەوە لە دوای چەندین دواخران لە کۆتای دیارێکە بڵاو دەکرێتەوە وەروەها وتیشیان کەوا دێمۆیەک واتە ڤێرژنێکی تاقیکاری بڵاو دەکەنەوە پێمان بێسەر سیستیم بەردەستە بەڵام لە ماوەی نزیک لەسەر پلەیستەیشن و ئێکسبۆکس ئەوانە میهیم یاری پراگمارە کە گەیمپڵێکی زۆر جیاوازە لەبەرەوەی تۆ بە کچەکە یاری ناکەی زیاتر بە سەربازی گایت دەکەی بەڵام ئەو سەربازە ناتوانێت ڕوبڕووی هەموو جۆرە درڕندەکەم تۆ بە سیلاح دەبێ ئەو کسێکە لەگەڵتەکە ڕۆبۆتێکە دەبی کۆدەکەی لە ڕێگەی مینی گەیمێکی بچووکە و بیان شوێنێ کۆدەکانیان اینجا تۆ دەتوانی بە سیلاح لێیان بدەیت کە مەیبی سەرکەوتبی مەیبینە 50-50 بە لەگەڵ شتەی بەس هیوادارە شتێکی باشیان کرد میهیم لەسەر سویچ 2 ئێکسبۆکس PS5 PC 100% لە 24 چاوم لەسەری دەبی کە بزانم وەزاکە چۆن نابێت وەرا ترۆیەرێکی نوێشمان هەیە لە بۆ یاری ئەکسدس کە ماوەی چەند ساڵێک ڕکلاین بۆ دەکەن سەرەتا وتیان ئەو یاریە لۆ ماوەیەکی درێژە کە ئەکتەری بەناوبانگ ماتیو مەکانە هەیە کە خاوەنی خەڵاتی ئۆسکارە لە یاریەکە بە دەنگ بەشدارە بەڕاستی گەیمپڵێکی ئەوشتانەمان بینی بەڵام زۆر سەرنجڕان کێشام تا کەستە تۆزێ بە دووبارە سێبارە ئەوشتان دەچێت یاریی سایفای خەیاڵ زانستی کە ڕاستی یاری خەیاڵ زانستەکان لە ژمارەیان بەرەبرە لە زیاد بوونەوەم دووبارە کە دڵخۆشم مهم لەلایەن جەماعەتی پێشووی ستودیۆ بایوەر دروستکەوە کە ئەزمونێکی زۆر باشیان هەیە لەم زۆر یاریانە بچکەوانە جەماعەتی پێشتری ماسەفێکت چینە مهم یاریەکە لە سەرەتای 2027 دەڵێ بڵاوی دەکەینەوە واتە هێشتا ساڵێک شتێکمان ماوە بێمەسەر دەرهێنەری یەکێ لە دەرهێنەرەکانی یاری Last of Us یاریی نوێی هەیە بەڵام سەر بە سۆنی نیە بەڵکو ستودیۆیەکی دیکەیان دروست کردووە تەنانەت DLC Last of Us Left Behind کێکێکە لە باشترین DLCەکان لە بێژووی هەرموو یاریەکان ئەم برادەرە دروستی کردووە بە ناوی بروس ستەیلی بروس ستەیلی یاریی نوێی هەیە بە ناوی چێ ناوەکەی دەیوت Coven of the Chicken Fruit Coven of the Chicken Fruit کە زۆر جیاوازە بە پیرێژ نەک یاری دەکەی ئۆکەی پاڵەوانەکەت نەکچە نەکوڕە نەپیاوێکە وەکو لیۆن گادێم کەندی وەنە کریتۆسە وەکو تانتەرەتان ئەشتانە نییە پیرێژ نەکتێ دەگەم مەخلوقە کوسەیری بوونەوەرێک یاری دەکەی کە سەرنجا توێشە تقریبان زۆر بە یاری لاست گاردیان دەچێکە کاتی خۆی کردوتانە میهیم یارێکە بڕیارە لە بۆ PC سەرەتا دروست بکرێت بڵاو بکرێت سە کۆنسول تەرتیبات شتەکان یارێکی دەڵێ مەتەڵی و لێکۆ ئەوەیە چۆن دەڵێ ئۆپن وۆڵد و جیهانی کراوەشتانەیە بەڵام زیاتر مەتەڵیە بێمە سەر سۆنی پێماوی بە چەند یاریی بچووک بەشداری کرد بەڵام یاری گەورەکەی کە عەرزیان کرد هاوس مارک جەماعەتی هاوس مارکی گەیمپڵەی نوێ وەروە
پری ئۆردەری یاری ساڕۆسیان ئاشکرا کرد کە ئەوش 50-50 من لەگەڵێ من وەک خۆم زۆر کەیفم بە یاری ڕیتۆرناڵ دێت لەبەرەوەی ڕیتۆرناڵ یەکێک لە دیارە زەحمەتەکان کە سۆنی کاتی خۆی بڵاوی کردو لەگە PS5 خەڵکێکی زۆر بەڵدی نەبوو منی سەرتا بەڵدم نەبوو لەبەرەوەی تەعزیب بوو بەڵام سۆنی لەگەڵ هەندێک ئەپدەیت توشت تۆزەی باشتری کرد سارە زۆر بەوی دەچی بەڕاستی ڕووی گەیمپڵێەوە تەنانەت دەتوانم بڵێم ڕیتۆرناڵ 2 بەڵام بە کارکتەریشی دیکە هەڵە نابم مەگەڵ قسەیە بکەم مهم سارۆس بەرواری بڵاوکردنەوەکەی زۆری نەماوە ڕێک مانجی چواری 2026 عین 4 مانگێک ماوە 4 مانگێک ماوە بەڵام لەگەڵەوەش هیوادارم ئەو یاریە نەبێتە قوربانی ئەوەی کە بڵێن زۆر بە ڕیتۆرناڵ دەچی هەرچەند جەماعەتی ڕیتۆرناڵ زۆریان بەدڵە لەوەی یەکیدم بەڵام سۆنی لەبەرەوەی یاری زەبەلاحتری تەنیا وۆڤرینی ئاشا کردووە جگە لە ساڕۆز کە دەزانین دێ وۆڤرینی هەر 2026 واتە فراغێکمان هەیە لە ناوەڕاستی 2026 تۆ لە چارێکی یەکەم ساڕۆز بڵاو دەکەیتەوە لە چارێکی کۆتاییش وۆڤرین بڵاو دەکەیتەوە چکۆدڵە لە پاییز 2026 ناوەڕاستەکەمە ماوە ناوەڕاستەکە چی دەبی هیوادار بووین کەەوە گاڵڤارەکە بی یا گاڵڤارە 2.5 دیەکە بەڵام تاوەکە سۆنی خۆی لێبێدان کردووە یارێکی نوێشمان هەیە بە ناوی نو لۆ بێ یاسا یاخود شاری بێ حاکەم جەماعەتی دی ئەسنتینە جەماعەتی ئەسنتیەگە لە بیرتانبی پێشتێژ لە بەرنامە زۆر باسم کردووە یاریشان دروست کردووە کە جیهانی کراوەیە تەقیری کەسی یەکەمە و RPG کە جیهانی کراوە تەقیر کەسی یەکەم لە سەردەمێکی نیچە دااتویانە تۆ زەحمەتە بەڵام جوان دیارە ئاسان دیارێکی خۆش بەڕاستی من بەشێکی زۆریم کرد کات خۆی لە گەیم پاس بەردەست بوو جوان دیار ترێلەرش نوێژمان هەیە لە بۆ یاری لێگۆ باتمانی Legacy of the Dark Knight کە لە 29 مانجی 5 بڵاو دەکرێتەوە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر عاشقی یاریانی لێگۆ دەبم کە زام لە بۆ منداڵانە بەڵام جوان دیارە وەکەی حەزم لەو جێرایان بەرەستە خۆم نییە زۆر پێخۆشە واروا ئەم یاریە سۆنی خۆی خاوەندارێتی ناکە بەڵام سۆنی پەبلیشی دەکات بە شێوەیەکی تایبەت لە بۆ پلەیستەیشن 5 یاری فانتۆم بلەید 0 کە بەرواری بڵاوکردنەوەشی ئاشاکرا دەڵێ لە نۆی 2026 بڵاو دەکرێتەوە گەیمپڵەیەکی دوور درێژمان بینی سەرەتا پێمان وە بۆ ئەم یاریە زۆر بە یاریەکانی سۆڵسی دەچی بەڵام ڕاز نەبوو بە سۆڵسی ناچی بەڵکو بە گاڵڤاری دەچی بەڵام هێشتا ئەکشنتر توانم بڵێم گۆسەف سوشیما و گاڕۆڤاری تێکڵکی بەڵام لە ناوەڕاستێکی بینەوە لەگەڵ هەندێک لە ستایلی سۆڵس و ئێڤڕینجی تێبکەی بەڵام وەکوان قڕوز نەبی ئەمە فانتۆم بلەید 0ە کە زۆر جوان دیارە سەریعە خێرایە ستایلی شەڕکردنەکەی بەدڵە زیاتر و زیاتر چەند دیارەکە بچێت پێش وحشەکان دڕندەتر و ترسناکتر و بەقوەتر دەبن کە جوان دیارە ئۆکەی فانتۆم بلەید 0 چاوم لەسەری دەبین لە ساڵی داهاتوو یەکەم گەیمپڵەی یاری Lord of the Fallen 2 ئاشکراکرا کە Lord of the Fallen بەشی یەکەم پێشوازەکان لی مام ناوەند بوو بەڵام بەشی دووەم هیوادارم بتوانێت لە چاوەڕوانەکانی ئەو گەیمەرامی کە بەدڵیان بوو Lord of the Fallen تقریبا ئەسە ستایلی Lord of the Ring شایەنگوسیلەکان دروست کراوە بەڵام بە گەیمپڵەیەکی سۆڵس و ئەوانە دایمەن ترێلە CGI زۆر جوانە گەیمپڵەیەکەشیان خراپ دیار نییە بەڵام دەبێت چۆن دەڵێ وچ کابرا گوتی بیپێکی هیوادارم بیپێکی وەروە یاریشی نوێمان هەیە لە جەماعەتی یاکوزای بەڵام یاکوزا نییە یاریشی دیکەمان هەیە بە ناوی Gang of Dragon کە گەیمپڵەیمان نەبینی تەنیا دیمەنشی CGI مان بینی کە هیچ لە ئەکتەرە بەناوبانگەکانی ژاپۆن دۆنلی کە لە فیلمەکان ئێستا لە جیهان زۆر بەناوبانگە ئاخۆی بەشدارە بە شێوە بە دەنگوە ئەکتەری سەرەکیشە و پاڵەوانی سەرەکیشە ئەیارەکە ئاشکراکرا جەماعەتی یاکوزای دروستی دەکەم بەڵام بەرواری بڵاوکردنەوەمان نییە وەروە یاریش نوێشمان بینی یەکەم جار ئاشا دەکرێت بە ناوی ئۆنتۆس کە زۆر لەسەر نازانین بەڵام دەزانین کەەوە جەماعەتی یاری سۆما کێچێکە لە یاریە تشناکانی 2015 بڵاوکرێەوە ئەمان دروستی دەکەنەوە دەڵێن لە ئێستاوە یاریەکە خەیاڵی زانستی تشناکە وان لە بەرەمێنانە بۆ PC و ئێکسبۆکس CGS تاشتا پلەیستەیشنیان ئاشکرا نەکردووە بەرواری بڵاوکردنەوەی یاری جۆن کارپنتەرز تۆکسیک کەماندۆ ئاشکرا کرد کە یاریێکی ئەیسەمەتریکە ئۆنلاینە کۆواپە بەروارەکەی ئاشاکرە کە 12 مانجی 2026 لە بۆ تاوای پلتفۆرمەکان بەردەست دەبێت یەکێک لە یاریانەی کە بەڕاستی بۆ کەسانی کەیفیان بە سەگ دێت یاخود سەگ بەخێو دەکەن یاخود عاشقی سەگن ناتوان سەگ بەخێو بکەن بۆی ئاینوشتەوە بەڵام حەز دەکەن یاری بکەنکەوە تۆ ڕۆڵی شوانی مڕەکان دەجێڕی ڕێک یاریەکەش بەناوی The Free Shepherd واتە شوانێکی بەخۆڕایی قەشنگ دیارە جوان دیارە ستایلەکەیم بەدڵە هەموو شتێکیم بەدڵە بڕیارە 2027 بڵاو بکرێتەوە 100% دەیکەم 100% وا یاریی زۆر
نارم ترسناک بەڵام سەرنجی ڕاکێشام بە ناوی دیکریپت کە وەکو تڕۆیدر سەرنج ڕاکێشام بەڵام کە یارێکە خۆی چۆن دەبێت چۆن نەبێت نازانم بەڵام چەک و ئەسلی حوتەرتی با شتەکانی جوان دیار بووم ترسناک دیارە هەشتا بەروای بڵاوکردنەوەمان نییە کامێری کەسی یەکەمە بزانین لە داهاتوو چی دەبێت وەروە کارکتەرێکی نوێشمان هەیە لە بۆ کارکتەرێکی نوێش ئاشاکرا بۆ یاری 007 First Light یەکێکە لە خراپەکارەکانی یاریەکە بە ناوی بەخۆی ئەو کەسێک کە بەشداری کردیە بە وەکو ئەکتەر بە ناوی لێنی کراڤیتسە یەکێکە لە ئەکتەرە براوەکانی خەڵاتی ئێمی بۆ زنجیرەی تەلەڤیزیۆنی ئەوشتانە یەک ئەکتەریش بەناوبانگە لە هۆلیوود بەڵام لە یاریەکەی ئێشی دەبێت لە مافیاکانی یاریەکە وەتا چۆن دەڵێ دەبێت ڕوبەڕووی ببیەوە شەڕی لەگەڵ بکەی و ئەو شتانە فیلمێکی ئاشاکرا بۆ ستریت فایتەر کە ستریت فایتەر یەکێکە لە یاریە بەناوبانگەکانی مێژوو بە تۆنێک ئەکتەرەوە تۆنێک ئەکتەری ڕاقی لە هۆلیوودەوە ئەوانە بەشداریان تێدا کردووە وەرە یاریێکی نوێی مێگەمان ئاشراکرا کە ماوەی چەندین ساڵە یاریێکی نوێی مێگەمانمان نییە وەکو تاڵتاڵ نوێ جگا ئەوی پێشناویە کۆلێکشن بوو ریمەیک بوو ریماستەر وەشتانە بوو یاریێکی نوێی مێگەمانمان هەیە بە ناوی دووەڵ ئۆڤەڕاید من لەگەڵ مێگەمان زۆر گەورە نەبووم بەڕاستی بەڵام کاتی خۆی کردومە بەشەی 2D پلاتفۆرمەر کاتی خۆی هەندێکم کردووە بەڵام ئەم یاری نوێیە هەر 2D پلاتفۆرمەرە بڕیاریشە لە 2027 بڵاو بکرێتەوە وەروە یاری فۆرست 3 ئاشکراکرا بگمان لە کوردستان یاریەکانی فۆرست زۆر بەناوبانگە بە تایبەتی فۆرست 1 و 2 زۆر بەناوبانگە سانس ئۆف دە فۆرست هەر زۆر بەناوبانگ بوو ستریمەرەکان زۆر دەیان کرد مهم ئاشاکرا بەروای بڵاوکردنەوەمان نییە جارێ و بۆ کەسانی کەیفیان بە فڕۆکەی جەنجی دێم کە من هەدەمەی دەست پێ بکەم بە یاریەکانی ئەیس کۆمبات بەڵام داوا کە دەست پێ کردیا بەشی هەشتەم ئاشکراکرا بەشی هەشتەم بە ناوی ئەیس کۆمبات 8 Wings of Thief جوان دیارە ڕاقی دیارە لێخوڕنی F35 F16 فڕۆکەی سەربازیە هێرشکردنە سەر فڕۆکەی دیکەیە جوان دیارە و هیواداریشم سەرکەوتوو بێ زۆر و دوایین یاریش کە شاکرە کە پێمان وابوو یەکێ بدە یاریە زەخمەکان عادەتەن جێفکڵی ئاخی یاری وەکو یاریی زۆر ئاشە دەکە بەڵام جێفکڵی وتی یاری کۆتاییمان یاریەک نییە کە بڵێم چەندین ساڵی دیکە دێ بەڵکو یاریەکە دەتوان بڵێن چەند هەفتەی داهاتوو بڵاو بکرێتەوە و یاریەکەش بە تەواوەتی بە نهێنی دروست کراوە تاوەکو ئێستا دەنگۆشی لەسەر بڵاو نەکراوەتەوە ڕاستەکەی من دەنگوم جێلێ بوو لەسەم یاری بەڵام نەمانزانی یاریەکە چییە تەنیا دەمانزانین جەماعەتی ئەیپێکس لێجنز جەماعەتی تایتن فۆڵ یاریشی دیکە دروست دەکەن دەنگۆیەکان وابوون ئەمە تایتن فۆڵی 3 یاخود ئەیپێکس لێجنزی 2 بەڵام دەرکەوتکەوە ئەوە جەماعەتی EA دروستی ناکەم بەڵکو ستودیۆیەکی دیکەیان دروست کردووە ئەندێک کارمەند ستودیۆیەکی دروست کردو ئەم یاریان دروست کردووە بنەی یارێکە بە ناوی های گاردە های گارد یارێکی فری تو پڵەیە بەخۆڕایە ها شێوەی گەیم پڵەیەکی زان چۆن بێتە پێشتاوتان ئەیپێکس لێجنزە بەڵام لەسەر هەسارەیەشی دیکە بە ئەسپەوە و بە چەندین مۆدی جیاوازەوە کە بەرواری بڵاوکردنەوەکەشی زۆر نزیکە ڕێک لە 26 مانجی یەک بڵاو دەکرێتەوە لەسەر تای پلاتفۆرمەکانیش بە خۆڕایی بەردەست دەبێت گرافیک جوانە بەڵێ گەیم پڵەی خۆش دیارە بەڵێ بەڵام تا چەند سەرکەوتوی دەبێت چکە فری تو پڵەی ماوەی یەک بیدایەتی زۆر مهمە کەوا گەیمەری بگری بۆ ئەوی دووبارە بچیت و نایێت چکە یاریەکە بەخۆڕای هەموو خەڵک دەستە ناوێتەکە بەڵام تا چەند دەمینێتەوە ئەو پرسیارەکەیە جوان دیار بوو قەشەنگ دیارە بەڵام هیواداریشم یاریەکە سەرکەوتوو بێ ئەمە تقریبان زۆرینەی ئەو یاریانەی لێ کۆنفرانسەکەدا تاوا نەبینی من زۆربەیم بۆ شیکردنەوە بەروارەکانم پێوتن پێم وتن کەوا چێ بەرهەمێنانی بۆ دەکا بۆ چوونی من چیە لەسەری نزیکەی چەندە 50 دقیقە قسە دەکەم بەڵام کورتیان دەکەمەوە هێشت نامێ زۆر درێژبی مێشتان بچین هیوادارم بەرنامەکەتان بەدڵبی ئەوە کاری منە لە سفرێک ژیری ئەگەر یەکەم جارە سەری بەرنامە سفرێک ژیری دەکەی هەواڵی هەفتەیەک لە یاریەکانتان بۆ کۆ دەکەمەوە بەڵام ئەگەر ئیڤنتێکی وا گەورە بێت تەنیا ئیڤنتەکە لە هەفتەی داهاتوو هەواڵی هەرچەندە هەواڵمان زۆر کەم بوو لەم هەفتەیە بەڵام هەواڵەکانی ئەم هەفتەیەش لە هەفتەی داهاتوو باسی دەکەم بەڵام گەورەترین شت بۆ ئەم هەفتەیە گەیم ئەوەردز هیوادارم بەدڵتامی بەرنامە تکا دەکەم دگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەم تا ئەڵقەی داهاتوو بەخۆی گەورەتان سپێرم خودتان لەگەڵ